زانانی ئاینی پشتیوانی لە کەمپینەکەی بەخشین دەکەن بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ لێقەوماوانی غەزە. زانانی ئاینی دەڵێن پێویستە لەسەر هەموو موسڵمانێک بە مادی و معنەوی پشتگیری لە غەزە بکەن. خێرخوازان سپاس بۆ خوای پەروەردگار لەناو ئەم میلەتەی ئێمە خەڵک جەچەوسێنرێتەوە ئەوان دەچن بەهانای خەڵکەکەوە، ئەوان خاونی بۆ دروستەکەن، ئەوان نەخۆشەکان ئەنێرن بۆ نەخۆشخانەکانی دەرەوە. لەبەر ئەوە بە بەردەوامی ڕۆڵێکی ئیجابی ئینسانی ئیمانی ئەبینن. بۆیە من دەستی هەمویان ماچەکەم، دەستی هەمویان نەگوشم و بانیانەکەم بۆ پشتیوانی ئەو کەمپینەی ئێوە ڕاتیان گەاندووە کە ئەوە خێرێکی گەورەیە. هەر کەس لە توانایە هەیە بە هەر شتێک یارمەتی غەزە بدا، یارمەتی مسلمانان بدا. ئەوە بەڕاستی ئەرکێکی ئاینیە، چونکە مەثل المؤمنین فی تەوادهم وتەڕاحمهم وتعاطفهم کەمەثل الجەسد. هەموو مسلمانان وەکو جەستەیەک وان. داوام لە هەموو مسلمانان هەیە ئەوەی لە توانایانە هەیە بەدەم خوشکان و برایانی خۆیانەوە بچن لە غەزە و لە فەڵەستینە بۆ ئەوەی کەمترین ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێکەین لە ڕۆژی قیامەتا ڕوومان بێ سەربەرزکەنەوە بڵێن ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئێمەش ئومەتی تۆین و ئێمەش دیفاعمان کردووە، بەرگریمان کردووە لە خاک و لە پیرۆزی و لە مقدساتی ئەم ئیسلام و مسلمانانە. دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی بۆ هاوکاری دانیشتوانی کەرتی غەزە ڕاگەیاندووە. هاوڵاتیان دەتوانن لە کوردستان و دەرەوەی کوردستان لە ڕێگەی نووسینگە و ژمارە تەلەفۆنەکانەوە هاوکاری کەمپینەکە بکەن کە دواتر لە ڕێگەی ڕێکخراوەکان و بەخشینەوە دەگەێنرێتە دەستی لێقەوماوانی غەزە. من دەستخۆشی تەواوەتیم هەیە بۆ ئەو کەمپینەی کە ڕایانگەیاندووە. دەستگای بەخشین لە ناو هەرێمی کوردستانە هەڵوێستەی گەوهرینە و دەستێکی زێڕینی هەیە لە یارمەتی هەژار و نەدار و لێقەوماو. ئەمەش بۆ پشتگیریکردن و یارمەتیدانێکی مادی و معنەوی بۆ سەملێکراوانی فەڵەستین بە تایبەتیش غەزە کارێکە زۆر بە گەورە هەڵی دەسەنگێنم و هیوادارم بتوانن بیبەنە سەر و بتوانن بە قوربانیدانی زۆرەوە بگەنە ئەو شوێن و جێگە و پێگەیە. خوای گەورە سەرکەوتویان کە و هیوادارم دەوڵەمەند نەدار هەژار هەمومان ئەگەر چی بە کەمترین هاوکاریش بێ پشتگیری ئەم کەمپینە بکەین پشت بەخوای گەورە بۆ ئەوەی کە لاواسرین هەڵوێسە ئیمانەوەیە کە دوعا و هاوکاریکردنەکە بکرێ. خوای گەورەش فەرمێتی بە ماڵ و بەسەروەتان لە پێناوی خوای گەورەدا ببەخشن دەستخۆشیان لێکەم ئینشاءالله هەموو لایەک بەژارە بین. داوا لە مسلمانان دەکرێت لە تەواوی جیهان پشتگیری لە قەوماوانی غەزە بکرێت. دەستگای خێرخوازی بەخشینش پشتیوانی و هاوکاری مادی بۆ غەزە بە ئەرکێکی ئاینی دەزانێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.